ڕۆژ باش من ڕێبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگەیەکی جیاواز و هەروەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر فیلمی ئەلهاویە کە بە خەرەند دەتوانین بە کوردی بڵێن کە فیلمێکی دەرهێنەر سامی کاکەیە لە شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان کە توانیوێتی لە فستیڤاڵی نێودەوڵەتی كۆبانێ بۆ کورتە فیلم کە بە شێوەی ئۆنلاین لە ماوەی ڕابردوودا لە مانگەدا ساز کرا توانی خەڵاتی باشترین دەرهێنەری ئەنیمەیشن بەدەستبێنێ. گفتوگۆ لەسەر فیلمەکەەوە هەروەها ناوڕۆکی فستیڤاڵەکە و کارەکانی داهاتووی سامی کاکە دەکەین لە داهاتوودا چ پرۆژێکی هەیە خۆی باسی کرد بەنیاز بووە لەسەر كۆرۆنا فیلمێک بەرهەم دەهێنێت هەروەها چەند کارێکی دیکەشی بەدەستەوەی و قسەش لەسەر فیلمی ئەلهاویە خەرەند دەکەین کە دەنگدانەوەیکی زۆری هەبووە و لە زۆر لە فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری کردووە و خەڵاتی باشیشی بەدەستێناوە. لە تەوەری دووەم بەرنامەکەشمان گفتوگۆ دەکەین لەسەر دۆخی كەركوك لە ڕوبەڕووبوونەوەی كۆرۆنا. تا ڕادەیەک لە كەركوك بارودۆخەکە لەژێر کۆنتترۆلدایە لە ڕووی ژمارەی چارەسەرکراوان و ژمارەی توشبووان لە ڕاگەیەندراوی دوێنێ وەزارەتی تەندروستی عێراقدا كەركوك یەکێکە لەو ناوچانەی کە تاوەکو ئێستا ڤایرۆسی کۆرۆنا لەو ناوچەیە لەژێر کۆنتترۆلدایە. گفتوگۆی زیاتر لەسەر بارودۆخی کۆرۆنا لە پارێزگای كەركوك دەکەین و ئەو ڕێوشێنانەی کە گیراونەتە بەر و ڕێکارەکانی داهاتوویان چی دەبێت. لە کۆتاتەوەری بەرنامەکەمان تەوەرێک دەبێت کە پەیوەندیی ڕاستەوخۆی بە زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق دەبێت کە نەتەوە یەکگرتووەکان بۆ خۆی ئێستا هاتووتە سەرهێڵ بۆ هاوکاریکردنی گەنجانی بەهرەمەند و گەنجانی داهێنەر لە هەرێمی کوردستان و عێراقیشدا. لە ماوەی ڕابردوودا بۆ خۆیان نەتەوە یەکگرتووەکان ڕاپرسێکیان لە ساڵی 2009 تاوەکو 2019 لە نێو گەنجانی عێراقدا 33,000 گەنج بەشدار بوون تایدا. لەو ڕاپرسێدا بەشی زۆر لە گەنجان ترسیان لە لەدەستدانی سەرچاوی دارایی و نەبوونی هەلی کار هەبوو. و ئەم ساڵیش بەهۆی ئەوەی کە کۆڤید-19 گرفتێکی گەورەی بۆ خوێندنگاکان دروست کرد بەشی زۆری خوێندنگاکان لە سەرتاسەری جیهاندا داخران ڕواخولەکانی پیشەیی و ڕاهێنان و گەشەپێدانی توانا و بارەکانی خوێندکاران نەبوون بۆی کۆڤید-19 لەبەرەوە نەتەوە یەکگرتووەکان ئەم ساڵ شیعاری سەرەکی دروشمی سەرەکی پاڵپشتی و پشتیوانیکردنی گەنجانی لێهاتوو بەهرەمەند دەبێت. گفتوگۆ دەکەین لەم دۆخەی هەرێمی کوردستان و عێراقدا گەنجامان دەتوانن بەهرەمەند و لێهاتوو داهێنەر بن پێویستیان بە چی هەیە پێویستیان بە چ پشتگیری و هاوکاریەک هەیە. نوێنەری نەتەوە یەکگرتووەکانیش لەگەڵمان دەبێت ئەویش گفتوگۆی لەگەڵ دەکەین ئەوان چۆن دەتوانن هاوکاری گەنجانی عێراق بکەن لە پرۆژەکانیان بۆ خۆشیان و دروشمەیان هەڵگرتووە. گەنجان چۆن پەیوەندیان پێ بکەن و چۆن پاڵپشتیان دەکەن. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. گوتمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا قسە دەکەین لەسەر فیلمی ئەلهاویە خەرەندی سامی کاکە دەرهێنەر سامی کاکە کە لە ماوەی ڕابردوودا لە شاری هەولێر بەرهەمی هێنا فیلمێکی ئەنیمەیشنە. ئەم فیلمە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر و بە سپۆنسەری ڕێکخراوی کۆمەڵگەی پەروەردەیی فاخر مێرگسووری ئەو فیلمەی بەرهەمهێناوە و توانیوێتی لە چەند فستیڤاڵێکی نێودەوڵەتی بەشداری پێ بکات و لە هەمان کاتیشدا چەند خەڵاتێک بەدەستبێنە. سەرەتا بە ترێلەری فیلمەکە ببینی و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ سامی کاکە لەسەر فیلمەکەی و بەرهەمەکانی دیکەی. ڕاستەخۆ لە پارێزگای هەولێرەوە
لە ستودیۆکانمان لە پایتەختی هەرێمی کوردستانەوە سامی كاكە دەرهێنەری فیلمی ئەنیمەیشنی خەرەندمان لەگەڵایە و گوتمان لە ئەم مانگەدا بە شێوەی ئۆنلاین بڕیار بوو فستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانەیە بۆ کورتە فیلم ساز بکرێت بەڵام بەهۆی کۆڤید-19ەوە بابەتەکە کرا بە ئۆنلاین. یەکێک لە فیلمە بەشداربووەکان فیلمی خەرەند بووە. لە فستیڤاڵەکەدا کۆی گشتی ئەو بەرهەمانەی کە بەشداریان کردبوو 105 فیلم بووە لە وڵاتانی عەرەبی و ئەوروپا و ئەمریکا بەشداریان کردووە. لە کۆتاییدا 19 فیلم هەڵبژێررا بۆ پێشبڕکێی بەشداریکردن، 5 فیلمیان هی ناوخۆ بوون و 14 فیلمیشان هی دەرەوە بوون. یەکێک لەو فیلمانە فیلمی خەرەند بووە کە توانی باشترین دەرهێنەری ئەنیمەیشن بەدەست بێنێ و گوتمان فیلمەکە بەڕێوەبەراتی سینەمای هەولێر بە سپۆنسەری ڕێکخراوی پەروەردەیی فاخر مێرگە سووری بەرەم هاتووە. جگە لەوەش فیلمەکە لە چەند فستیڤاڵێکی دیکەی نێودەوڵەتی بەشداری کردووە و 7 خەڵاتی دیکەشی بەدەستێناوە. ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە پارێزگای هەولێر سامی كاكەمان لەگەڵایە. کاک سامی، ڕۆژ باش. وەکو دەرهێنەری فیلمەکە پێم خۆشە سەرەتا باس لە ناوەڕۆکی فیلمەکە بکەن. بەیانی ئێوەش باش. سپاس. سەرەتا من ڕێز و سڵاومەیە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان، هەموو ئەوانەی کە ئێستا دەمان بینن بەداخ و خەمێکی زۆرەوە کە هەمومان دڵمان پڕە لەگەڵ ئەو نەخۆشیە ئەو ڤایرۆسە لەگریسەی کە بڵاو بۆتەوە لە کوردستان بەداخەوە کە ڕۆژانە ئازیزانمان لەدەست دەدەین، خۆشەویستانمان کە دەبینین تووشی ئەم ڤایرۆسە دەبن. بەڕاستی هەمومان نیگەرانین. هیوادارم هەمومان ساغ و سەلامەت دەربچین لەم بوارە. ئەوەی جێگای دەستخۆشیە وەکو بەڕێزت کە ئاماژەت پێکرد لە پێشەکیدا کە فستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە چوو، بەڵام بەداخەوەیش بڕیار بوو بە شێوازی دیکە لە قاعە فیلمەکان نمایش بکرێ و خەڵکانێکیش زیاتر بینەری ئەو فیلمانە بن، بەڵام کە بوو بە ئۆنلاینەوەی شەر ئەو ڤایرۆسەی نەگریسی کۆڕۆنا نەیهێشت. فیلمی ئەلهاویە بە کوردەکەی خەرەند و بە ئینگلیزیەکەشی واتە ئەبیس دەتوانم بڵێم فیلمێکە یەکە لە فیلمە جوانەکانی من کە بەرهەمم هێناوە لە ساڵی 2010 دەستمان کرد بە پەخش و بڵاوکردنەوەی بۆ سەرجەم فستیڤاڵە جیهانیەکان. ئەوەی جێگای دڵخۆشیە تا ئێستا نزیکەی 36 فستیڤاڵی جیهانی بەشداری کردووە لە وڵاتانی ئیتالیا، لە وڵاتانی ئیسپانیا، ببوورە ئۆکرانیا، ئەمریکا و ئیدی بۆ تا خاوەنی چەند خەڵاتێک لە ناوخۆ و لە دەرەوەی کوردستان. فیلمی ئەلهاویە باز لە کێشە و گرفتی خانەوادەیەک دەکا کە لە ڕێگایکی پڕ مەترسی لە دەستی تیرۆر و جەنگ و ئیرهاب ڕادەکەن بۆ ئەوەی بگەن بە شوێنێک و وڵاتێکی ئارام تا لێیدا پشوو بدەن و وەکو هەموو خەڵکانێک وەکو هەموو مرۆڤێکی ئاسایی ژیان بەسەر ببن لە خۆشیدا. بەڵام بەداخەوە لە کاتی ئەو کۆچەی کە دەیکەن لە ڕێگایەکی نایاساییدا بۆ ئەوی کە بگەنە شوێنێکی ئارام لەوێدا تووشی کێشە و گرفت و معاناتی زۆر دەبنەوە. لەم فیلمەدا خەونی منداڵێک، خەونی ئەو منداڵە، خەونی ئەو زارۆکە کە بووکێکی لەدەستدایە و کە خەون و هیوای ئەوە لەم ڕێگایە لە دەستی دەدا و پاشانیش ئەم خانەوادە بە ڕێزەی کەدا لە فیلمەکەدا کۆز دەکەن بەڵێ ئەو شوێنە ئارامە پاشان هەر ئاور بۆ وڵاتی خۆیان دەدنەوە بۆ خۆشیەکان و ئەو ساتە خۆشانەی کە لە وڵاتەکەیان بوونەوە فرمێسکی گەرمیان دەبارێنن. کاک سامی، ستافی فیلمەکەت تەمان ئەنیمەیشن بۆی کە بینیشمان و خۆشت باست کرد، سەرجەم ستافەکەت لە ناوخۆی هەرێمی کوردستان بووە؟ دروستکردنی ئەم فیلمە لە پایتەختی وڵاتی عێراق لە شاری بەغدا دروستکرا لەگەڵ هاوکارانی بەڕێزم کاک عەلی بەیاتی و برادرانی تر. من دەمە شتێک بە تۆ بڵێم کاک ڕێبین، دروستکردنی فیلمی ئەنیمەیشن وەکو فیلمی فیکشن نییە. بەڕاستی کار لەسەر فیلمی ئەنیمەیشن زۆر قوڕسترە. ئەو فیلمی کە جەنابەت دەیبینی خولەک و نیوە نزیکەی زیاتر 6 مانگ ئیسی لەسەر کراوە، چونکە بەڕاستی تۆ هەر کاتێک بتەوێت لەسەر ئەنیمەیشن ئیش بکەی کارەکانت قوڕسترن لەواتە لەوەی کە فیلمێکی فیکشن دروست دەکەیت، چونکە دروستکردنی کەسایەتی و دانانی فیگەرەکان و ئەو شتانەی کە ئیشی لەسەر دەکەی بەڕاستی ینی
کار و ماندووبوونی زیاترە ئەو فیگەر کە تۆ دەی دروستی دەکەیت و ڕسمی دەچێشی هەرچەندەوە ئیشی من نییە بەڕاستی ئیشی ڕەسابەکە و پاشان ئیشی ئەو کەسەیە کە ئیشی گرافیکەکە دەکا یا خود بابلێن ئاماتۆرەکە دەکا هەرکێکی قورسە بەڵام من وەکو دەرهێنەریش زیاتر لەگەڵی ماندوو بووم لەگەڵ ئەو هاوکارانم کاک عەلی بەیاتی و برادران لە شاری بەغدا کۆمپانیایان هەیە بۆ دروستکردن و بەرهەمهێنانی هونەری سینەمای و هونەری ئەنیمەیشن بە تایبەتی. ئەو وێنانەی هەیە بۆ ڕوونکردنەوە کە لەگەڵ قسەکانی کاکسامی دەچن ئەوە توانین بڵێ مێژوویەکی کورتی کارەکانی کاکسامیە لە بەشداریکردنی لە فستیڤالەکان و پۆستەری ئەو فیلمانەی کە کردوونی تاوەکو ئێستا و خەڵاتی ئەو پۆستەری فیلمە نوێەکەی و خەڵاتەکەی کە تاوەکو ئێستا بەدەستت نەگەشتەوە بڕیارەکەی بەدەستت بگا کاک سامی. واللهی دیارە بڕیار بوو لە ماوەیەکی کورتدا بەدەستمانگە هەفتەی ڕابردوو دیار بوو فستیڤالەکە تەواو بوو بڕیار بوو مەراسیمیشی بۆ بکەن و وەکو لە بیداتیشە ئاماژەم پێکرد بۆ ماوەی 3 ڕۆژ دیسان فیلمەکە لە شاری کۆبانی خۆشەویست نمایش بکرێتەوە لە قاعەدا کە بینەری زیاتری هەبێ و پاشانیش مەراسیمێک بۆ کۆتایی فستیڤالەکە بکەن بەڵام بەداخەوە دیارە نەکرا. ئێستا ئێمە خەڵاتەکەمان لە ڕێی ئۆنلاین لە ڕێی ئەنتەرنێت پێگەشتەوە بەڵام خەڵاتەکە وەکو تەندیست تا ئێستا نەگەیشتۆتە دەستمان بڕیارە لەم ڕۆژانە بگاتە دەستمان هیوای سەرکەوتنیش بۆ یەکەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانی دەخوازم بەڕاستی جێگای دەستخۆشیە من وەکو دەرهێنەرێکی کورد کە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە بیدایەتدا 105 فیلم لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی جیهانی لە وڵاتانی وەکو وڵاتی ئەمریکاش کە تێدا بەشداری کردەوە من وەکو کوڕە کوردێک سەربەرزم کە بتوانم لە نێو ئەو هەموو وڵاتەدا خەڵاتی باشترین دەرێنان بەدەست بێنم ئەوەی جێگای دڵخۆشیشە لە کۆتایی ساڵی 2019 کاک ڕێبین ئەم فیلمە لە فستیڤاڵی نێودەوڵەتی پۆڵەندا گراند ئۆف فیلم فستیڤال کە لە منافسەیەکی زۆر بەهێزدا بوو لە نێوان 3488 فیلم کە توانی لەم فستیڤالەشدا تەنها 50 فیلم چون بۆ پێشبەڕچەی فستیڤالەکە ئەوەی جێی دڵخۆشی بوو ئەم فیلمە توانی بگاتە فایناڵی فستیڤالەکە لە کۆتایی فستیڤالەکە منافەسەی تۆکیۆ ئێران رووسیا فەڕەنسا بکات ئەوەی کە بۆ من زۆر دڵخۆش بوو تەنها توانیم لە ماوەی لە فیلمی دووەم ببێنمەوە واتە فەڕەنسا خەڵاتی یەکەم بووە و منیش وەکو براوەی دووەم هەژمار کرام لە فستیڤالەکەدا ئەوەی کە وێنەکانی پیشانیشتاندا فستیڤالی نێودەوڵەتی پۆلۆنیا گراند ئۆف فستیڤال ئەو وێنانەی کە جلوبەرجی کوردی من لەبەرمە و لە شوێنەکان لە قاعەکە پیشان دەدرێت وە بڵام هەندێک ڤیدیۆشێ ئەگەر جەنابتان بتوانن سوودی لێوەگرن نمایشی بکەن بەڕاستی جێگای سەربەرزیەکە کوردێک بتوانێت ئەم هەموو هەنگاوە جیهانیە بەهاوێژێت چونکە بەڕاستی ئەوەی دەتوانم من بڵێم سینەما بەبێ ئیجازە بەبێ ناسنامە دەتوانێت سەرجەم سنوورەکان ببڕێت و دەتوانێت لۆبیەکی گەورە بۆ هەر گەلێک دروست بکات لە جیهان. کاک سامی تاکو ئێستا لە بە فیلمی خەرەند ئەلهاویە بە چەبەشداری چەند فستیڤاڵت کردووە چەند خەڵاتان بەدەستێناوە؟ وەکو ئەوەی ئاماژەم پێکرد لە سەرەتا فیلمی خەرەند نزیکەی زیاتر لە 36 فستیڤاڵی جیهانی ڕۆیشتووە هەر لە وڵاتی ئیتالیا لە 3 فستیڤاڵ بەشداری کردووە فستیڤاڵی میت لە وڵاتی ئەڵمانیا فستیڤاڵی نێودەوڵەتی کە باسم کرد میت لە وڵاتی ئەڵمانیا و لە ڕۆمای پایتەخت عینان فستیڤالەکە بوو لە وڵاتی ئۆکرانیا لە وڵاتی پۆڵەندا لە فستیڤالێکی نێودەوڵەتی مافی مرۆڤ بەشداری کردووە هەروەها لە عێراق لە چەندین فستیڤاڵ بەشداری کردووە تانیتی هەر لە ناو خۆی عێراق ببێتە خاوەنی 3 خەڵات لە دەرەوەش ئەو خەڵاتێک کە باسم کرد لە پۆڵەندا خەڵاتی دووەم بوو لە فستیڤالەکە ئەوەیە خەڵاتی فستیڤالی کۆبانی بەڕاستی ئێستا لە یادم لێ خەڵاتەکان هەمووی چونکە بەڕاستی کۆرۆنا هەر زۆر شتی لە ببوونەتەوە هەدەی من لە سەری پرۆفایلەکەم کردی کاک سامی بڵێم ینی هەنگاوێکی زۆر گەورە و مەزنی هاوێشتووە ئەم فیلمە هەندێک من سەری پرۆفایلەکەم کردی وەزەم خاوەنی 7 خەڵاتی تەنها لە فیلمی خەرەندە لە هاویە با بچمە سەرە و بابەتە ویستم بۆ پرسیارم بۆ ئەوە کرد ئایا ئێستا فیلمی ئێمە ئەنیمەیشن قورساییمان هەیە وەکو لە فستیڤالە نێودەوڵەتی و جیهانیەکان پرسیارەکەشم بەو دیوا بکەم بۆ فیلمی ئەنیمەیشنمان کەمە
دیارە پرسیارەکەت لە جێیە هونەری ئەنیمەیشن هونەرێکی باڵایە هونەرێکی گەورەیە ئێمەی کورد تا ئێستا نەمانتوانیوە زۆر دەرچی پێ بکەین ئەگەر لە بیرمان نەچێ هەمومان بە هونەری ئەنیمەیشن ئاشناین لە ڕووی ئەوەی کە بینیمانە چ لە مناڵیەوە بێت لە وەکو باسییان دەکرد لە پێیان دەوت ئەفلام کارتۆن ئێمە توانیمانە سەیری ئەم فیلمانە بکەین بەڵام هونەرەکە هونەرێکی نوێیە هونەرێکی جیهانیە ئێمە نەمانتوانیوە وەکو کورد بە ئاسانی کاری لەسەر بکەین ئەوەی جێگای دڵخۆشیە لە ڕۆژهەڵاتی کوردستان برای ئازیزم کاک ماشەڵای محەممەدی توانیتی کاری باش بکە لە ڕووی ئەنیمەیشنەوە لە کوردستانی باشووریش کاک جبرائیل ئەبوبەکر ئەویش دوو فیلمی ئەنیمەیشنی بەرهەمێناوە منیش ئێستا سەرقاڵی ئەو بوارەم هیوادارم بتوانم بە پێی توانە کاری زیاتر و باشتر بکەم هونەری ئەنیمەیشن هونەرێکی جیهانیە چونکە هەموو تەمەنەکان دەتوانن تێ بگەن ئاسانتر دەگاتنەوەی کە هەتا هونەری فیکشن لە تەمەنی منداڵی هەم لە تەمەنی لای و هەم لە تەمەنی ئیتر هەمومان دەتوانین لە هونەری ئەنیمەیشن بکەین. مەبەستەکەم ئەوە بوو پرسیارەکە ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ بەرهێمێنانی فیلمێکی ئەنیمەیشن لەناو هەرێمی کوردستان هەمانە ئێوە بۆچی پەناتان بردووەتە بەر بەغداد لە بەغدادیش ئەو پێداویستیانەی کە لە بەردەستن وەک پێویستن بتوانی فیلمێکی جیهانی ئەنیمەیشن بەرهەم بهێنیت؟ سەرەتا لە سینەمادا تەکنیک زۆر گرنگ نییە دەتوانم بڵێم فکرە بیرۆکە چیرۆک گرنگە بەڵێ لە کوردستان کەسانێکان ئێستا لە بواری ئەنیمەیشن کار دەکەن وەکو ئەماتۆر بەڵام دیارە تا ئێستا نەیانتوانیوە منافسی ئەماتۆرە جیهانیەکان بکەن چکە وەکو باسم کە هونەرێکی سەرەتایە بەڵام ئەو فیلمەی من لە ڕووی تەکنیک و لە ڕووی کوواڵتیەوە بەڵێ لە منافسە و لە ئاستی فیلمە جیهانیەکان دەتوانم بڵێم فیلمێکی یەکجار جوان و بەهێزە و بیرۆکەی فیلمەکە زۆر جوانە بیرۆکەی فیلمەکە زۆر سەرنجڕاکێشە لە ڕووی تەکنیکیشەوە بەڵێ فیلمێکە دەتوانێت لە ڕیزبەندی فستیڤالە جیهانیەکان بێ وەکو ئەوی کە من باسم کرد بۆ من جێگای دڵخۆشی ئەگەر خاوەنی 6 خەڵات یاخود 7 خەڵات یاخود 3 خەڵات بم دەتوانم بڵێم لە زۆربەی فستیڤالەکان من لە فایناڵی فستیڤال ماومەتەوە بەڵێ کەواتە ینی فیلمەکە هەم لە ڕووی فکرە و هەم لە ڕووی کوالت و هەم لە ڕووی تەکنیکەوە توانیوەتی لە ڕێی ڕیزبەندی فستیڤالە فیلمە جیهانیەکان بێ دەگەنە ناگات بە فایناڵی فستیڤال کاک دەبێت. کاک سامی بابەتێکی دیکەوەی کە باس کەم بە شێوەیەکی گشتی فیلمە یعنی ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە تاوەکو ئێستا فیلمێکی گەورەم سینەماییمان نەتوانیوە بەرهەم بهێنین کە بتوانین لە فستیڤالە جیهانیەکان چی ئەوەی کە هەیە لە ئاستی ئۆسکار بێت یاخود هەر فستیڤاڵی تەنان کانی فەڕەنساش بێ هەندێک هەوڵ هەبووە دەرهێنەرەکانمان زیاترەوانە بوون کە لە دەرەوە کار دەکەن بۆ تاوەکو ئێستا لە ناو هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە چەندین ساڵ ئێمە حکوومەتێکی خۆمان هەیە وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەتی سینەمامان هەیە نەمانتوانیوە فیلمێکی گەورە بەرهەم بهێنین. پرسیارەکەت دەتوانم بڵێم لە جێ خۆیتی و بەڵام من بە سینگێکی فراوانە قسە دەکەم و بە خۆشحاڵیشەوە دەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان توانیەتی دەعمێکی باشی هونەری سینەما بکە بەڵام بەداخەوە ینی لەوانەیە کەسانێک لەو بوارە سوودمەند نەبوو من کە لە پیشەی سینەما دەکەن بەڵام من پێچاوانەوە دەڵێم فیلمی زۆر باش دروست کراوە لە هەرێمی کوردستان لە باشوور توانیمانە هەم لە ڕووی کورتە فیلم هەم لە ڕووی فیلمی بڵند کاری باش بکرێ و گەیشتۆتە فستیڤالی زۆر باشیش ئەو فیلمانی برادرانی دریش کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون لێرە کاریان کردەوە بەرهەمیان هێناوە هەمیشە هەم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیان بووە هەم خەڵکێکیش لە ناوەوەی هەرێمی کوردستان لە پشتیاندا بووە لە ڕووی تەکنیک و لە ڕووی ئەکتینگ و هەموو شتێکەوە دەتوانم بڵێم پێچاوانەی پرسیارەکەیتەوە وەڵامێک بۆ تۆ نا بەڵام وەڵامێک بۆ ئەو خەڵکەکە گوێگیری بێ بینەری بێ گوێ لێ بێت لە هەرێمی کوردستان توانراوە هەنگاوێکی باش بەرەو سینەما بەهاوێژرێت و فیلمی باش دروست بکرێت و لە ڕیزبەندی فیلمە باشەکانی جیهانیش بێ لە فستیڤالە نێودەوڵەتەکان بەڵام کە تا ئێستا نەگەیشتێتەوە ئۆسکار ئەوەش پێویستی بە تەسحیە زیاترە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارە زیاتر پاڵپشتی لە هونەرمەندان و هونەری سینەمای کوردی بکە بە تایبەتی چکە من دەتوانم بڵێم هونەر بەگشتی پیرۆزە بەڵام هونەری سینەما لە هەموو هونەرەکان باڵاترە چکە کۆکراوەی سەرجەم هونەرەکانە لە خۆیدا چۆن دەڵێن هونەری حوتەمە سینەما بۆیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی زیاتر بکە و سەرمایەدارانی کورد
بەداخەوە ینی ئەوەی کە جێگای داخە کاگرێبین سەرمایهدارانی کورد نابنە پاڵنەرێک پاڵپشتیەک بۆ سینەمای کوردی هیوادارم کۆمەڵێک کۆمپانیایی گەورە و زەبەلع لە وڵاتە هەیە لە قوتی ئەم وڵاتە سوودمەندن حەقی وایە پشگیری لە هونەرمەندان بکەن پشگیری لە سینەمای کوردی بکەن چکە بەڕاستی ئەوەی بە سینەما دەکرێت زۆر کات بە زۆر شتی تر ناکرێت وەکو باسم کرد هونەری سینەما دەتوانێت بەبێ ئیجازە سەرجەم سنوورەکان ببڕێت و بچێتە ناو کۆمەلگای دنیا کە تۆ فیلمێکی سینەمایی لە وڵاتێکان نمایش دەکەی حتمما ینی بینەرێکی زۆر باش و پرۆفشیناڵی دەبێت ئەوەش ڕاکێشانی لۆبیەکە لە بۆ ناساندنی گەلی کورد ناساندنی قەزیەی کورد ئەو فیلمەی من کە باسمان کرد خەرەند لە چەندین فستیڤالی نێودەوڵەتی کە باسم کردیانی لە وڵاتی تونسیش بەشداری کردووە پێم وایە وڵاتێکی وەکو تونس ئاشنانیە بە کللتوری کورد وڵاتێکی ئەڵمان یاخود ئەمریکا ئاشنانیە بە کللتوری کورد بەڵام تۆ دەتوانانی لە ڕێگای هونەری سینەما ئەو خەڵکانە بە هونەرەکەی خۆت بە کللتورەکەی خۆت بە ناسنامی خۆت ئاشنا بکەین. کاک سامی خۆت ئاماژەتیانی بابەت ئێمە کۆمەڵێک بابەتی زۆر گەورەمان هەیە دەتوانین فیلمی گەورەیان لێ بەرهەم بهێنین هەر لەو جینۆسایدانەی کە بەسەرمان هاتووە لە کیمیاباران لە ئەنفال لە بابەتەکانی دیکەمان لە وێرانکردن لە ئازایەتی هێزی پێشمەرگەمان چ لە سەردەمانی شاخ بێت چ لە ڕوبەڕبوونەوەی داعش بێ چ لەو قارەمانێتیانە بێت ئێمە یعنی بابەتەکان ئێستا ئەمریکا بەو زلهێزە جیهانیە لەوانەیە زۆر جار پاڵەوانەکانیمان لە ڕێگەی فلیمەکانەوە بینی بێت کە بۆ بە وڵاتە زلهێزە جیهانیە ئێمە لە هەرێمی کوردستان توانامرۆ یەکەمان هەیە بۆی بتوانین فیلمی جیهانی لەسەرم بابەتانە بەرهەم بهێنین ینی بەس تەنها چاوەڕێی ئێوە پشگیری مادی لە حکوومەت و کەسە دۆڵەمەندەکان و بەرهێنەر گەورەکان دەکەن دەنگنەما کاک سامی ئێستا گرگوێت لێم بێت پرسیارەکەم لەسەر ئەو بابەتە بوو ئایا ئەمە توانای مرۆیی هێندە گەورەمان هەیە بتوانی فیلمی گەورە بەرهەم بهێنین و قسەیەکیش لەسەر بەرنامەی داهاتووی خۆشت بکەی پرۆژەی داهاتوو چییە؟ بەڵێ ئێمە توانای مرۆییمان هەیە بتوانین کە فیلم و پرۆژەی باش ئەنجام بدەین ئێمە بەڕاستی لە سەراحەتدا خۆشە هەموو هونەرمەندانی کورد دەست لە ناو دەست لە هەموو شارەکانی کوردستان بۆی بتوانین فیلمی گەورە و باش بەرهەم بێنین کاگرێبین جەنابەت باست لە جینۆساید و ئەنفال و قارەمانێتی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان کرد من دەتوانم بڵێم لە دیوێکی ترەوە تەنها ئەنفال ئەوە نییە کە تۆ وەکو ئەوەیەک سەیریکەی پرۆسەیەش سەیری ئەنفال بکەیت تۆ دەتوانانی لەگەر هەر منداڵێکی ئەنفال لەگەڵ هەر ئافرەتێکی ئەنفال لەگەڵ هەر کەسێکی بەرکەوتوی شاری هەڵەبجەکە چ لە ژیان ماوە چ لە ژیان نەماوە لە هەزاران ئایدیا و هەزاران چیرۆک دروست دەبێت بتوانی تۆ کاری لەسەر بکەیت و بەدەیان و سەدان و 50 فیلمی لەسەر دروست بکەیت چکە ئایدا دروستبوونی ئایدیا لەوانەیە لە مناڵێک پاشماوەی ئەنفالە تۆ دەتوانی ئایدایەکی جوانی لێوەگیر و بیکەیت بە فیلمێکی سینەمایی درێژ فیلمێکی بڵند یاخود ئەم ڕووداوانەی بەو ئاخیرەی کە داعش هێرشی کردە سەر برایانی ئێزیدیمان تۆ لەگەڵ هەر ئافرەتێکی بەرکەوتەی ئەم ڕووداوە یاخود هەر دایکی ئەو ئافرەتە یاخود باوکی ئەو مناڵانەی کە لە ژیان دانەماون دەتوانم بڵێم هەر یەکە ئایدایەک و چیرۆکێکی فیلمێکی درێژ و بڵندی لێ بەرهەمدێت جا چجا کورتە فیلم و چجا ئەنیمەیشن کە تۆ بتانی ئەم ئایدیانە کۆکەیتەوە کاریان لەسەر بکەیت بۆیە هیوادارم سەرمایهدارانی کورد لەم وەزعی ئێستادا پاڵپشت بن لە هونەری سینەمای کوردی چووکە بەڕاستی سینەما دەتوانێت وەکەوەی کە باسمان کرد لە پێشوشدا ینی کۆمەڵێک هەنگاوی گەورە بۆ ناساندن و بە ئاشناکردنی گەلەکەت بە جیهان بناسێنرێت بەڕاستی ینی سینەما کارێکی گرنگە دەتوانین خزمەتی پرۆسی سیاسی وڵاتەکەمانی پێ بکەین لەسەر جەم وڵاتانی جیهان کاری داهاتوو منیش من بەڕاستی لە سەرەتای دروستبوونی کۆرۆنا کە ئەو ڤایرۆسە بڵاو بۆ فەتایە جیهانیە ویستم فیلمێک دروست بکەم بەڕاستی ڕۆژانە وەکو هونەرمەندێک ئێمە هەمیشە هونەرمەندانی کوردستان زیاتر دریک بە بابەتەکان دەکەین منیش وەکو تاکێکی ئەم کۆمەڵگایە ینی بەڕاستی لە ناخۆدا بریندار بووم ڕۆژانە سەردانی ئەو شوێنانەم دەکرد کە چۆڵ بوون کە خەڵکەکەی بۆ منە پابند بوون من باز لەوە دەکەم لە فیلمەکە کە بە مۆبایلی خۆم ڕۆژانە تەسویرم کردووە دەڵێم هیچ کەسێک نەیتوانی
بەردەمی قەڵای هەولێر بە خەڵکی هەولێر چۆن بکە بەڵام بەداخەوە دیارە کۆرۆنا پێی چۆڵ کردین ئەویش نەک لە ترسی ئەوەی کە مردنە یاخود مەرگە بەڵام وەکو پابەندیەکە کە هاوڵاتیانی کوردستان هاوڵاتیانی هەولێر بە تایبەتی کە من لە هەولێر بووم ئیدی برادرانیشم ڕاستباردوو لە شاری سلێمانی و لە شاری دۆک کۆمەڵێک وێنەیان بۆ ئامادە کردبووم ئەو شوێنەی کە بۆ پێ و ئایدایی کە من داوام لێ کردبوون کە فیلمێک بەرهەم بێنم لەسەر کۆرۆنا بەڵام بەداخەوە بەنام بۆ چەند لایەنێک برد کەس نەبوو هاوکاری مادیمام کە چووکە کاری سینەما پێویستی بە پرۆداکشن پێویستی بە مادە هەیە پێویستی بە پارە هەیە بەڕاستی ئەوەش ناکرێت زەحمەت ینی من لەوانەیە خۆ بەخش خۆم بتوانم بەڵام خەڵکیشتر نتوانێت خۆ بەخشکارم لەگەڵەکە حەقی خۆشتی و سینەماش پیشەیە حرفەیە لە هەموو جیهانوەکەوەی کە چۆن کابراایەک دکتۆرە یاخود کابراایەک نەجار و دارتاش و ئیدی گۆشتفرۆشە ئاواش کابرای سینەماکار ئەو حرفەکەیەتی پێویستە پێ بژێ بۆیە هیوادارم پاڵپشتی و گرنگی زیاتر بە هونەری سینەما بدرێت و لە داهاتوشدا وەکو مژدێکی دڵخۆشکار من فیلمێکم ئامادەیەویش بەرهەمی بەڕێبەتی هونەری سینەمای هەولێرە بە ناوی فری باس لە ئەمی شەر ئەنیمەیشنە باز لە ئەو پێشمەرگانە دەکات کە لە منتیقەی لای كەركوك و خورمات و ئەوانەکەتنە دەستی ڕۆژستانی داعش بە ناوی فریمان ئەو فیلمێکی زۆر جوانە من دڵنیام کە لە فیلمی خەرەند هاویە زیاتر فستیڤالە نێودەوڵەتیەکان دەبینین بە ئومێدیەوەم کە 50 فستیڤالی جیهانی بڕواچکە دەزانم باز لە خۆم فیلمەکەی خۆمە و باسم لە ناوڕۆکی فیلمەکە نەکردووە جاری ئیشاڵە بۆ ئایندە هەڵی دەگرین کە چۆن باسی دەکەن و بەڵام ئیشاڵە ئەگەر ئەو ڤایرۆسە نەگریسە نەما لە سەرەتای ساڵی نوێ لە یەکێکی 2021 ئەم فیلمە بڵاو دەکەنەوە پەخشی دەکەین بۆ فستیڤالە نێودەوڵەتیەکان لێرەشەوە دەمەوێت دەستخۆشی لە برای خۆشەویستم کاگی برایم ڕەمەزان خاوەنی کۆمپانیای ئیبرا فیلم بکەم کە پەخشی فیلمی ئەلهاوی کرد سوپاس بۆ بەڕێوەبەتی سینەمای هەولێر سوپاس بۆ ڕێکخراوی پەروەردەی فاخی مێرگەسۆری کە پاڵپشت بوو لەم فیلمە هیوادارم هەموو سەرمایەدارانی کورد هەموو تاکێکی کورد پاڵپشت بن لە هونەر و هونەرمەندانی کوردستان بەگشتی و سینەمای کوردی بە تایبەتی. سپاس بۆیەوەش کاک سامی کاکە دەرهێنەر کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمانەوە لە پارێزگای لێر لەگەڵمان نابوون هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین خەڵاتی زیاتر و زیاتر. دەچینە کفری بۆ لای هاوکارمان حەیدەر ئەحمەد لە شوەیەکی ڕاستەوخۆ کە لەگەڵمانە دەبێت. حەیدەر ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین؟ هەموو کاتێکتان باش وەڵا ڕێبین لەوە دەست پێ دەکەم بەڕاستی هەتاوەکەی ئەوەندە گەرمەڵی لە سنووری کفری و گەرمیان زۆر نزم دەبێتەوە ئەوەندە گەرمە. سەبارەت بە هەواڵەکان من دەمەوێت لەوە دەست پێ بکەم دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی چەند کێشەیەکی کۆمەڵایەتی ژمارەیەک هاوڵاتیان لە سنوورەکە کوژان هەر دوێنێ بۆ ئەمە بەستا بریکاری وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لیوا چەتۆ ساڵح لەگەڵ بەڕێوەبەری گشتی پۆلیسی گەرمیان و ژمارەیەک لایەنی پەیوەندیدار بە بواری ئەمنی سەردانی کفریان کردو لە دیوانی قایمقامێت گفتوگۆیەکی گەورە کرا زۆر کرا لەسەرەوەی کەوا هۆکاری ئەو ڕووداوانە یاخود ئایا ئەو کەسانە دەزی کراون ئەوەی کە جێگەی گرنگە من دەمێ ئاماژەی پێکەم کەوا کفری بۆ پێیکەوە ناوچێکی سنووریە تا ئێستا لە ڕووی ئارامی و ئەمنیەتەوە دەتوانم بڵێم پێت زۆر لە ئاستێکی باش و نایابدایە ئەو کێشانیش کە دروست بووە بەپێی زانیاریەکانی ئێمە ئەو کێشانی کە ڕۆژانی ڕابردوو لە سنوورەکە بوو هەمووی کێشەی کۆمەڵایەتی هیچ پەیوەست نییە بە کێشەیەکی دیکەوە ئەگەرچی لە هەندێک لە کەناڵی ڕاگەیان یاخود تۆڕە کۆمەڵایەتەکان بە شێوازی جۆرا و جۆر باسی لێکرا لە هەمان کاتژدا بریکاری وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی هاوکاری نیشاندا لەوەی کە لە ڕابردوودا لەم ناوچانە خۆشی و بەرپرسی ئەمنی بووە و ئەم گرنگی ئەم ناوچانەیش وەکو کلیلێک وەکو دەواازەیەک بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو شارە گەورەکان وایە بۆیە خاڵێکی گرنگ ئاماژەیان پێکردکەوە دروستکردنی لیژنەیەکی هاوبەش لە نێوان پۆلیس ئاسایش لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ هەموو ئەو دەستگا ئەمنیانەی کە لە سنوورەکە هەیە کە ئەمە خاڵێکی گرنگە بۆ پێیکەوە ئێرە جگەلەوەی کە هاوسنوور لەگەڵ گروپە چەکدارەکانی تیرۆریستەکان لە هەمان کاتژە لەگەڵ سوپای عێراق و حوشدی شعبی ناوچێکی سنوورە دێمە بۆ سەر کار و پرۆژەکان لە ئێستاداوەی کە من دەمەوێت ئاماژەی پێکەم کەوە تا
لەسەر بەنداوی باوەشە سوار ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە ماوەی 3 ساڵە هاتوۆتە گەرمیان کە ڕۆڵی گەورەی هەبووە لە بژاردنەوەی کەرتە جیاجیاکان پەروەردەیە تەندروستیە ڕێگاوبانە شارەوانیە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەگەڵ شارەوانی کفری وهروەها لە ڕێگەی داواکاریەکی گەشت و گوزاری کفریەوە کۆمپانیای گازپرۆمیش ژمارەیەک پرۆژە لە سنووری بەنداوی باوەشە سوار کە ئەمانە زیاتر خۆی لە 1000 داری جۆرێکە کە گونجاوە لەگەڵ ناوچەکە لەگەڵ دروستکردنی کورسی و دانانی ڕووناکی و هەروەها سیستەمی ئاودان بۆ ئەو شوێنە کە ئەمە داواکاری سەرەکی هاوڵاتیانی کفریە لەوەی کەوە تا ئێستا لە سنووری بەنداوی باوەشە سوار پرۆژەیەکی گەشتیاری ئەنجام نەدراوە کە هاوڵاتیان بتوانن بۆ ساتێک پشووی تێدا ئەنجام بدن بەڵام لە هەمان کاتیشدا ئەنجامدانی ئەم پرۆژانەی لە ئێستادا ڕۆڵی گەورەی دەبێت لەوەی کەوە ئەو ناوچەیە بێتە ناوچێکی سەوزایی ناوچێکی گەشتیاری ناوچێک کە خەڵک بتوانێت چەند ساتێک پشووی تێدا بدامە هەنگاوێکی باشە شارەوانی کفری لە دەواازەی کفری بۆ ئامانجی سەوزکردن و هەروەها دروستکردنی ڕژەی سەوزایی لە ئێستا سەرقاڵی دروستکردنی باخچەیەکە بەڵام داواکاری شارەوانی و ڕێکخراوەکانی سنوورەکە ئەوەیەکەوە داوا دەکەنکەوە ئەو باخچە و پارک و نەمامەنی کە دەچێنرێت لە سنوورەکە هەموو لایەک بیپارێزێن کۆتا هەواڵ من دەمێت ئاماژە بۆ بکەم تیمێکی خۆبەخشی تەندروستی لە کفری دروست بووە لەلایەن ژمارێک لە کچان و کوڕان و هاوکاری دەستگاکانی تەندروستین بۆ پیکەوە لە ڕابردوودا هەر لە ئێستاشدا بەشێک لە کەرتەکان بایکۆتی دەوامیان کردووە بۆیە ئەو تیمە خۆبەخشە دەتوانن ڕۆڵێکی گەوریان بێت لە دروستکردنی تیمی گەڕۆک بۆ پشکنین و هەروەها خزمەت پێشکەشکردنی خزمەتی تەندروستی کە ئەوە ئەو گروپش بە سەرپەرشتی ڕێباز لەتیف ڕێگر لەتیف ئەنجام دەدرێت کە خۆشیەکێکە لەوانی کە لە پسراوی یەکێک کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکە ئەمە هەنگاوێکی باشە بە ئاراسی خزمەتکردنی هەموو خەڵکی کوردستان و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا هەڵمەتەکانیان یاخود کارەکانی ئەو تیمە خۆبەخشە تەندروستیە فراوانتر بکەن کە لە ئێستادا کۆمەک و پزیشکی و تەندروستیان کۆ کردێتەوە پێشکەشی هاوڵاتیان دەکەن ئەمە کۆی هەواڵەکان و ڕووداوەکانی سنوورەکەی دەگەڕێمە لایەوە.
There are several measures you can adopt to protect yourself and others from getting the new coronavirus. Frequently clean your hands by using an alcohol-based hand rub product like a gel, or wash your hands with soap and water. When coughing and sneezing, cover your mouth and nose with flexed elbow like this, or use a tissue. If you use a tissue, discard it immediately into a closed bin. Avoid close contact with anyone that has fever and cough. And if you have fever, cough, and difficulty breathing, seek medical care early and share information about any recent travels with your healthcare provider. If you just have mild respiratory symptoms and no specific travel history, carefully follow the precautions I just explained and make sure you stay home until recovery. If you need more information on how to protect yourself from the new coronavirus, check the WHO website at who.int. ڤایرۆسی کۆڕۆنا چۆن دەگوازرێتەوە هەروەها چۆن خۆمانی لێ بپارێزین. کۆڤید-19 نەخۆشیەکی پەتاییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێی ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توش بوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت. دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن. دڵۆپەکان کێشان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن. بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەککەوتنی نزیکە. تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە. بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو. دەستەکان بەرکەوتیان لەگەڵ ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆڕۆنا. بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان، لووت، دەم، لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە. لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە بە نوشتاندنەوەی ئانیشک یاخود بەکارهێنانی کلێنکس. تەوەری دووەم بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر دۆخی کەرکوک لە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا. لەو 24 ساعتی ڕابردووی کە وەزارەتی تەندروستی عێراق ئامارەکانی ڕاگەیاند کەرکوک تا ڕادەیەک حاڵی باشە. لە کۆی 2339 حاڵەتی چارەسەرکراو لە کەرکوک 57 حاڵەت هەبووە لە سەرتاسەری عێراقدا. 2834 حاڵەتی نوێ تۆمار کراوە. کەرکوک 75 حاڵەتی تێدا تۆمار کراوەوە. حاڵەتی گیان لە دەستدان لە سەرتاسەری عێراقدا 77 حاڵەت بووە. لە کەرکوک 5 حاڵەتمان هەبووە. بۆ قسەکردن لەسەر دۆخی کەرکوک لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمانەوە لە کەرکوک بەمیوانداری بەڕێز دلێر سەمەد شوانیمان کردووە کە وتەبێژی ئۆپراسیۆنی ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکوکە. کاک دلێر ڕۆژ باش، سەرەتامێ خۆت باسێکی کەرکوکمان بۆ بکەی. حاڵی کەرکوک لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چۆنە؟ لەژێر کۆنتڕۆڵدایە؟ ڕۆژتان باش و بەیانیتان باش. سڵاو ڕێزم بۆ بەڕێزان هاوکارانم لە کەناڵی گەلی کوردستان لە سلێمانی. هیوادارم هەردەم باش بن و سەرکەوتوو بن و جێژنی قوربانی پیرۆز دەکەم لە بەگشتی لەسەر ئاستی بسڵمانانی جیهان و هەروەها بسڵمانانی عێراق و گەلی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری کەرکوک و هەروەها پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی ئەو خۆشەویستانە ئەکەین کە گیانیان لەدەستدا بەهۆی نەخۆشی کۆرۆنەوە لە شاری کەرکوک و هیوای چاکبوونەوە بۆ ئەو نەخۆشانە ئەکەین کە ئێستاکە لە نەخۆشخانەکان چارەسەر وەرەگرن و داواکارم هەموو لایەک سەلامەت و سەرفراز بێ. سەرەتا ئێمە نەخۆشی کۆرۆنا وەک دیارە جەنابتان شاری کەرکوک بێبەش نەبووە لەم سەرکەوتووی ژمارەکان لە ڕۆژانی ڕابردوودا و توانرا ئێمە تووشی ئەزمەیەک بووین لە شاری کەرکوک پێش 2 هەفتە ئەزمەی ئۆکسسیژین بوو و هەروەها بە هەوڵ و ماندووبوونی برادرانە و هەروەها سوپاسی کۆمەڵی خەڵکەکەین کە توانێن هاوکارمان بن لە دابینکردنی ئۆکسسیژین بە تایبەتی لە شاری سلێمانی دەستگای مرۆیی مام
کە توانی بە ماوەی نەگەیشتە 24 سەعات زیاتر لە 400 بوتڵ ئۆکسیجینی پێمان گەیشت و سوپاسی لێرەوە بێن سوپاسی بەڕێز پارێزگاری سلێمانی بکەین کاک دکتۆر هەڤاڵ کە توانی هاوکارمان بێ لەو ساتە سەختانە و هەروەها هەموو کارمەندان و هەڤاڵانی دەستگای مام. ئێمە شاری کەرکوک وەک جەنابەت باست کرد لەم دوو ڕۆژەی ڕابردوودا ژمارەکان تۆزێک دابەزیون بۆ کەمبوونەوە. ئێمە دوێنێکە لە کۆی گشتی هەموو ئاستی عێراق 75 حاڵەتمان هەبوو و بە سوپاسەوە 57 حاڵەتمان چاک بوونەوە و 5 مردومان هەبوو لەو نەخۆشخانەی کە تایبەت بوو بە نەخۆشی کۆرۆنا نەخۆشخانەی کۆماری. ئێمە لە شاری کەرکوک تا ئێستاکە کۆی گشتی توشبووانمان گەیشتە 5122 کەس توشبوونە و هەروەها تا ئێستا 1422 کەسمان هەیە توشبوون بە تەواوی توشبوونی کۆرۆنەن و 3437 کەسمان چاک بووەتەوە لە شاری کەرکوک و بەداخەوە 264 کەسمان وەفاتیان کردووە بەو نەخۆشیە بە کۆی گشتی. کاک دلێر پرسیارەکەم لەسەر و بابەتە بوو تاوەکو ئێستا ڤایرۆسی کۆرۆنا لە ناو کەرکوک لەژێر کۆنتترۆلدایە خۆشت باسی بابەتێک کرد کە ئۆکسسیجینتان نەما ئەی لە ڕووی شوێنتان هەیە گرفتانیە لە نەخۆشخانەکان پێداویستی پێویستان لە بەردەستایە بۆ چارەسەری تەواوی بۆ نەدوزراوەوە بەڵام ئەو دەرمانانەی کە بەکار دەهێنرێن ئەوە بابەتانتان هیچ گرفتێک نییە؟ ئێمە سوپاس بۆ خوا و بە دەستخۆشی زۆرەوە لە کارمەندانی تەندروستی کەرکوک و بە هەوڵدانیشان بە گشتی شانەی قەیرانەکان لە بواری تەندروستی توانرا نەخۆشخانەی جمهوری واتە کۆماری ناوشاری کەرکوک بە هەموو بەشەکانیەوە دابین کرێ و پێڵێن نەخۆشخانەی وەبایی دابین کرێ بۆ توشبووانی نەخۆشی کۆرۆنا و هەروەها نەخۆشخانەیەکی تایبەتمان هەیە لە خواروی کەرکوکەوە زیاتر لە 120 کەسەگرێ لە حیسناعەکە و بەسپاسەوە لەلایەن بەرنامەی UNەوە UNDP توانراوە لەم ماوەیە نەخۆشخانەیەک دابین بکرێەوە تا ئێستا لە تاوابوونایە بە هەموو چیزەکان و ئامارەکان نایەوە ئەوە 30 کەس ئەگرێ لەو نەخۆشخانەی کە بە خراپی توش بوو لە نەخۆشی کۆرۆنا و بڕیار وایە لە مانگەیە تاوا بێ ڕادەستمان بکەن و هەروەها ئێمە نەخۆشخانەی ئازادی کۆمەڵی ڕەتەی تێیە تایبەت کراوە بە نەخۆشخانەی بۆ نەخۆشیەکانی کۆرۆنا. سوپاس بۆخوا تا ئێستاکە ئێمە کێشەی ئەومان نەبووە کە شوێنی نەخۆشمان نەبێ و جگەلەوەی نەخۆشیشی زۆرمان لە ماڵەوەیە لەلایەن کارمەندانی تەندروستی کەرکوکەوە سەردانیان ئەکرێ و پزیشکی تایبەت هێ سەردانێکا و پابندیان پێ ئەەکەن بەو ڕێنمایانیکەوە تەندروستی تاکو چاک بنەوە و بگەڕنەوە کاری خۆیان. کاک دلێر هاوڵاتیان تا چەند پابندی ڕێنمایەکانن لە سنووری پارێزگای کەرکوک و ئێوەش چەند چاودێری شوێنە گشتیەکان دەکەن بۆ ئەوەی کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت؟ وڵا پرسیارێکی جوان من ئەمە لەبیرم چوو لێرەوە بەڕاستی ئەم جێژنە لێرەوە دەستخۆشی و سوپاسی خەڵکی کەرکوک بکەم هاوڵاتیانی بەڕێز توانیان پابندی تەواو بن پابندی تەواو بوون لە ڕێنمایەکانی تەندروستی کەرکوک و ئێوە هەڤاڵانی ئێوە لە ئامادە بوون لە ناو بۆ ڕۆماڵی ئەو قەدەغی گشتی هات سوێ لە شاری کەرکوک. بەڕاستی ئەمە سوپاسی خەڵکی کەرکووکەین دەستخۆشیان لێکەین هیوادارن سەلامەت بن خۆتان نەزانن ئەم نەخۆشیە هیچ چارەسەرێکی نییە جگە لە ڕێنمایی تەندروستی و جگە لەمانەوە لە ماڵەوە پابند بوون. ئێمە سوپاسی خەڵکی کەرکووکەین پابندبووەکان زۆر باش بوو ئەم جێژنەیە و هیوادارین بەردەوام بێ. بەشی دوایین پرسیارەکەمەوە بوو تا چەند ئێوە چاودێری شوێنە گشتیەکان دەکەن بۆ ئەوەی کە ڕێنمایە تەندروستیەکانی تێدا جێبەجێ بکرێت؟ ئێمە لەسەر ئاستی ئەو بڕیارانی کە بڵاومان کردوێتەوە و لە بەیاننامەکانە ئیکەین شوێنی گشتی پابندن ئەو مارکێتانە و ئەو جنابتان نەزانن کاتی جێژن بوو خەڵکی زۆر پابند بوو بە زۆری پابند بوون بە بەکارهێنانی دەمامک و دەستچێش و هەروەها ئەو شوێنانی کەوا مخالەفاتەکەن لیزانی تایبەتمان هەیە لەلایەن تەندروستی کەرکوکەوە وەروها دەستگا ئەمنیەکان بە سوپاسەوە توانیانە هەر کەسێک پابند نەبێ
غرامەی تایبەتی هەیە و سزا هەیە بۆی بتوانن کە جێبەجێی ئەو کارانەیان بکەن و پابند بەڕێنمایەکان. تەمان ئێمە پێمان ناخۆشە بەداخەوە کە لەم جێژنەش خەڵکی نەیتوانی بە وەک جێژنەکانی تر جێژنە پیرۆزە بکە و سەردانی خزمان بکە و بە تایبەت کەرکوک ئێوە ئەزانن بە هەرێمی کوردستانەوە ینی نێزیکی هەرێمی کوردستانەوە خەڵکی شاری کەرکوک بە هەموو خەڵکی شاری کەرکوک و هەموو قۆمیاتەکان و هەموو نەتەوەکان ڕویان ئەکردە هەرێمی کوردستان بە تایبەت ئەو شوێنە گەشتیارانەی کە لە سلێمانی هەولێر هەیە و هەروەها هەرێمی کوردستان خۆتان ئەزانن حتا دەرەجەی گەرمای لەسەر ئاسی کەرکوک فێنکتر بوو و سارتر بوو بەڵام بەداخەوە ئەم جێژنێش نەتواندرا ئەو ڕێگەی بکرێتەوە و خەڵک سەردانی ئەو شوێنە بکە. هیوادارین خەڵکی سەلامەت بێ و جێژنی داهاتوو هیچ نەخۆشێک و گرفتێک نەمابێت لەسەر ئاستی هەموو جیهان. کاک دلێر بۆ داهاتوو چ بەرنامەیەکتان هەیە لە ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای کەرکوک؟ بڕیاتان داوە کە ڕێکارەکان چۆن بن؟ ڕێکاری توندر دەگەرنە بەر یاخود بابەتەکان وردە وردە قۆناغ بە قۆناغ ژیان زیاتر ئاسایی دەکەنەوە لە نێو پارێزگای کەرکوک؟ ئێمە خۆتان ئەزانن پابندین بە بڕیارەکانی وەزارەتی تەندروستی عێراقەوە. وەزارەتی تەندروستی عێراق دوێنێکە ڕێنمایەکی بڵاو کردەوە کە لە کۆمەڵێ پەیج و کۆمەڵێ شوێنی ڕاگەیاندن بەڵاو کرایەوە کەوا لە دوای جێژنەوە قەدەغکردنی هاتوچوو هەڵەگیرێ بەگشتی لەسەر ئاستی عێراق، بەڵام ڕەتی کردەوە ئەو بڕیارە. وەزارەتی تەندروستی ئەڵێ ئێمە هیچ بڕیارێکمان نەداوە کە بە هەڵگرتنی قەدەغەی هاتوچووە لەسەر ئاستی عێراق جگە لەوەی لەم ڕۆژانەی کۆتاییدا ژمارەی توشبووان زۆر ئەبێ و بڕیارە کۆبوونەوە بکرێت لە سەر ئاستی ڕۆژی شەممە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە و کەرکوک پابندە بۆ بڕیارانەی کە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی کە بۆ ئێمە ئەینێرن. دوای ئەوە ئێمە شانەی قەیرانەکان کۆبوونەوە ئەکرێت لەلایەن زوومە و بڕیارەکان تازە بڕیاری تازە ڕۆژی شەممە بەڵاوەکرێتەوە بۆی بزانین و هەروەها راپۆرتی تەندروستی کەرکوک گرنگە بۆ ئێمە هەموو کۆبوونەوەیەک ئەوان بڕیارەکانە دەن و لەسەر ئاستی بڕیارەکانی تەندروستی کەرکوک ئێمەش ئەو بڕیارە پەسەند دەکەین. لە وەزارەتی تەندروستی عێراقی وەکو حکوومەت هێرەمی کوردستان پارێزگاکان یاخود ژووری ئۆپراسیۆنی پارێزگاکانی سەرپشک نەکردووە لە هەندێک ڕێکار کە بۆ خۆیان بیگرنە پێر بە گوێرەی بارودۆخی ناو پارێزگاکەی خۆیان؟ ئێمە شانەی قەیرانەکان بۆی نییە بڕیارێک بدا لەسەر ئاسی ئەو بڕیارەی بەغدا کە بەغدا مەسەلەن تونتر بکاتەوە. ئێمە ناتوانین بڕیارەکان شلکەینەوە، یعنی ناکرێت کە تۆ بڕیاری قەدەغکردنیات چۆ بدرێ. ئێمە لە کەرکوک بۆمان هەیە ساتەکانی تۆزێکەکە بکەینەوە بەڵام ناتوانین بەگشتی هەڵیگرین. ئەو بڕیارە لەسەر ئاستی هەموو عێراق پابندە بێ و بەبێ پابندین بۆ بڕیارە ئەگەر توانیمان ئەبێ بڕیارەکان قورسکەینەوە بەڵام ناتوانین ئاسانتریکەینەوە. ئەوە بڕیارە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هەموو پارێزگاکان بێ پابندی ئەو بڕیارە بن. زۆر سپاس بەڕێز دلێر سەمەد شوانی و تەبێژی ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای کەرکوک کە بە شێوەی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمانەوە لە کەرکوک لەگەڵمانە بووین. دەچوینە لای بڕگەی نیگەڵ دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگوکردن لەسەر دواتەوەری بەرنامەکەمان.
There are several measures you can adopt to protect yourself and others from getting the new coronavirus. Frequently clean your hands by using an alcohol-based hand rub product like a gel, or wash your hands with soap and water. When coughing and sneezing, cover your mouth and nose with flexed elbow like this, or use a tissue. If you use a tissue, discard it immediately into a closed bin. Avoid close contact with anyone that has fever and cough. And if you have fever, cough, and difficulty breathing, seek medical care early and share information about any recent travels with your healthcare provider. If you just have mild respiratory symptoms and no دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. لە تەوەری سێمی بەرنامەکان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی داهێنان و گەنجە لێهاتووەکان لە سەرتاسەری جیهاندا. نەتەوەگرتووەکان بۆ خۆی بۆ ئەم ساڵ بڕیاری داوە لە چوارچێوەی بەرنامەکانیدا بەهۆی کۆڤید-19 کەس بەشی زۆری خوێندنگاکان لە سەرتاسەری جیهان داخراون، هەروەها خولەکانی بواری گەشەپێدان و ڕاهێنان لە سەرتاسەری جیهاندا ڕاگیراون بۆی کۆڤید-19. نەتەوەگرتووەکان دروشمی ئەم ساڵی بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە دەیەوێت پاڵپشتی و هاوکاری گەنجە داهێنەر و لێهاتووەکان بێت. پرسیارەکە ئەوەیە لەم بارودۆخەی عێراقدا و لە هەرێمی کوردستان گەنجەکان پێویستیان بۆ چییە کە بۆ ئەوەی کە بتوانن گەنجی داهێنەر و لێهاتوو بن. بۆ خۆی نەتەوەگرتووەکان سندوقی نەتەوەگرتووەکان بە هاوکاری ڕێکخراوی یونیسف لە ماوەی ڕابردوودا لە ساڵی 2009 بۆ 2019 راپرسێکیان ئەنجام داوە لە سەرتاسەری عێراقدا 33,000 گەنجی عێراقی کە لە تەمەنیان لە 10 ساڵ بۆ 30 ساڵ بووە بەشداریان تێدا کردووە. لە سەدا 39 ترسیان لە دەستدانی سەرچاوی دارایی و نەبوونی هەلی کار هەیە. لە سەدا 15 بۆ لە سەدا 30 گەنجانی عێراق بێکارن. ئەمە داتاکە بەپێی پارێزگاکان هەروە بەپێی کاتەکان دەگۆڕێ. لە سەردەمانی کۆڤید-19 بابەتەکە زیاتر بووە، ژمارەی ئەو گەنجانەی کە بێکار بوون زۆرتر بووە. گفتوگۆ ئێمە لەسەر و بابەتە دەکەین ئایان لە ناو هەرێمی کوردستان و عێراق لەم دۆخەدا گەنجەکان دەتوانن داهێنانیان هەبێت، پێویستیان بە چه هاوکاریەک هەیە؟ نەتەوەگرتووەکان چۆن دەتوانێت هاوکاری گەنجانی هەرێمی کوردستان و عێراق بکات؟ بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە هەولێر زیتۆ سیانیمان لەگەڵاکە بەرپرسی مافی مرۆڤ لە یۆنامی نوێنەری نەتەوەگرتووەکان لە عێراق و لە ستودیۆکانیشمان لێرە ناو شاری سلێمانی، هەرێکە لە بەڕێزان هێمن غازی سەرۆکی ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکرات و ئیلهام نورەدین ئەندامی ئەنجومەنی و ڕێکخراوە لەگەڵمانایە. ڕۆژ باش بخێر بێن کاک زیتۆ، ڕۆژ باش لە ئێوەش. دواتر من گفتوگۆکەم لە سلێمانی دەست پێ دەکەم و دێمە لای ئێوەش. کاک هێمن، لە هەرێمی کوردستان و عێراقدا دەرفەت هەیە بۆ ئەوەی کە گەنجان بەهرەمەند بن، گەشە بە بیرۆکەکانیان بدەن، بۆ چ داوا کارێکتان هەیە بۆتان جێبەجێ بکرێت؟ بەڵێ ڕۆژ باش بۆ جەنابتان، ڕۆژ باش بۆ بینەرانی کەناڵەکەی بەڕێستان و هەروەها بەخێراتنی کاکزیتۆی بەڕێزەکەم میوانەکەتان لە هەولێر. دیارە من نەمەوێت ئاماژە بەوە بم کە ئێمە لەبەری کە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنین، ڕێکخراوێکی گەنجانین، دەمەوێت ئاماژە بۆ بم کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەناو هەر وڵاتێکدا لەناو هەر کۆمەڵگەیەکدا وەکو دەسەڵاتی پێنجەم ڕۆڵ ئەبێنن و ڕێکخراوەکانی گەنجان منبعی کۆکردنەوەی گەنجن بەگەشتی ڕێکخراوەکانی تریش با بڵین بوونی ژماری گەنج لەناو ئەو ڕێکخراوانە کە ئەو ستافی ئەو ڕێکخراوانە پێکەنن ئەمانە بۆ خۆی سەرچاوەیەکن بۆی کە توکانی گەنج بابەتەکەم ڕوونانی ئەسێوە هەر لاوانە وە دیاریشە خۆشت و ئیلهامەکان هاتوون هەر لاوانن بۆی گفتوگۆ لە بابەتەکەمان لەسەرەوە نەبچین سەر تەوەرە سەرێکیەکەمان. بەڵێ منیش بەبەستمەوەیە کە خۆشبەختانە ئێستا ژمارەیەکی زۆری ڕێکخراوی گەنجان لە هەرێمی کوردستان بوونی هەیە، بەڵام وە گەنجیش هەیە کە بەڵێ گەنج تاکی کوور، گەنجی کوور خاوەنی داهێنانە، خاوەنی لێهاتوویی زۆرە، بەڵام بەداخەوە کە لەلایەن حکومەتەوە با بڵین بەگشتی هاوکاری ناکرێت، دەست گیرۆیان ناکرێت. ئەگەر ئێمە دیقەت بین ژمارەیەکی زۆر لەو تاکی کوور کاتێک کە دەچنە وڵاتانی تر لە ئەوروپا هەر گەنجی کووردە کە ئەبێت خاوەنی داهێنان ئەبێت، کەواتە لێرە دەرفەتەکە بۆ گەنج نەڕەخساوە. ئەگەر دیقەت بین ئێمە چەند کەس بۆ نەپەیوەندی بە ئێوە کردوتێتی ئەو داهێنانم هەیە، ئەو لێهاتووەم هەیە، ئێوە نەتوانتوانیوە هاوکاری بکەن.
یا پەیوەندیتان بەلایەنی پەیوەندیدارەوە کردو ئەنیش هاوکاریان نەکردوون چەندین گەنج پەیوەندیان پێوە کردوم کە گەنج هەبووە کە یەکێ بۆ لە شێوەکارە زۆر باشەکان توێتی کاکێ من ئەمە وەکو ڕێکخراوەکەتان پێشەنگایەکم بۆ بکەیتەوە باشە ڕەنگە ینی ئەگەر ئێمە پێشەنگاکەمان بۆ ئەو کەسەت بۆ ئەو گەنجە بکردایەتەوە ڕەنگە یەکێ لە وێنەکانی ئەو شێوەکارە دواتر ببووە بە یەکێ لە وێنە زۆر باشەکان لەسەر ئاستی دنیاە بەڵام ئێمە لەبەرەوەی کە سەرچاوی داراییمان نیە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێشتر مینحەیەک هەبووە ئەم مینحەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕاوە بۆیە ئێستا ڕێکخراوەکان خاوەنی هیچ سەرچاوەیەکی دارایی نین وە کاتێکیش کە دێتە سەر ئەوەی کە تۆ سپۆنسەر کری لەلایەن کەسایەتەکانەوە کاتێک کە تۆ سپۆنسەرەکری لەلایەن هەچ حیزبێکەوە بێیان لەلایەن هەچ کەسایەتیەکەوە بێت ئەکەویتە ژێر کێفی ئەکەویتە ژێر بڕیاری ئەو جیهەتەوە بۆیە ئەمەش توانای گەنجان و توانای ڕێکخراوەکان سنوودار ئەکات لەبەرەوە ئەکرێت کاتوان کەمە ئیلهام خان ئێستا وەک زیتۆمان لایە لە نەتەوە یەکگرتووەکانە خۆشیان دروشمی ئەم ساڵیان ئەوەیە کە دەڵێن پشتیوانی گەنجان بین گەنجانی بەهرەمەند و لێهاتوو ئێوە چه چاوەڕانێکتان لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هەیە بۆ ئەوەی کە پشتیوانتان بێت لە بەهرەکانی گەنجان سەرەتا ڕۆژتان باش زۆر سپاسانەکەم بۆ میوانداریە وەڵا گەنجی کورد هەمویان بەجددی خەوەن ئیرادی بەهێز و متمانەی بەهێزم بەخۆیان بەڵام ئەوەیە لە سروشتێک ئاژین کە ناتوانن کە متمانە بە حکوومەتەکە بکەم متمانە بە سروشتەکە و ئەگەڕێتەوە بۆ خێزانەکانیشان ئەنی چاوەڕێیەکێن کە خوێندنێکمان پێ بجەن کە نەبێتە هۆی دەروون تێکدان بەڕاستی یعنی لە ئێستا بە جۆرێک دەروونمان تێک چۆ کە نازانین داهاتوومان چێ کە نازانین ئێمە لە داهاتوو تایم چی نەزانکۆ لە زانکۆ وەرەگیرێن بۆی لەم بارودۆخەتوانیم کە ئیمتحانی وزاریمان کردووە کۆمەڵێ ترستان هەوێ لەوە زانکۆ وەرگیرێن ترسمانێ لە بەرەوەی بڵێن وڵا لە کاتی کۆرۆنا ئێوە ئیمتحانەکانتان کردووە یاخود بڵێن دەرسەکانتان باش نەخوێندووە یاخۆ چەند دەرسێ تەرک کراوە ئاین ترستان لە داهاتووشتان هەیە بێگومان کاتی ترسە لە زانکۆیە ترسش لە داهاتوو ڕوبەڕووی بابەتەکە ڕوبەری کاکزیتۆ بکەمەوە چی ینی چ چاوەڕوانێکتان هەیە لە یەکگرتووەکان پاڵپشت و پشتیوانتان بن چاوەڕێکین شەهادەی کوردستانیش وەکو شەهادە نێودەوڵەتەکان وەکو ئەمریکا هەر وڵاتێکی تر لە هەموو وڵاتێکی تر بخوات نەک وەکو ئێمە لە زانکۆیەک لە پۆلی دوانزەیە شەهادەمانەوە بڵێن وڵا ئێوە لە کوردستانەوە هاتون شەهادەی ئێوە ناخوات باشە کاکزیتۆ ڕۆژ باش ئەمە ئەو پرسیارەی کە ئیلهام خان کردی و لەگەڵ ئەوەشان نەتەوە چۆن هاوکاری گەنجانی هەرێمی کوردستان و عێراق دەکەن لە گەشەپێدانی بەهرەکانیان زۆر سپاس سڵاو لە ئێوە لە بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستانیش سڵاو لە هەموو گەنجانی چالاک سڵاو لە هەموو چالاکوانانی مافەکانی مرۆڤ لە هەر شوێیەکی جیهانە هەبن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وەکو خۆت ئاماژەت پێ کرد کاگڕێبین لە سەرەتای بەرنامەکە ئەو ڕاپرسێک کە کراوە جۆرێکە لە هاوکاریەکی زۆر گەورە هاوکاریش تەکنیکی گەورە بۆ دیاریکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی گەنجەکان دەبنەوە بۆ دیاریکردنی ئەو ئەستانگاوانە ئەو ئالنگەریانەی کە ڕوبەڕووی گەنجەکان دەبنەوە لێرەدا لەو ڕاپۆرتێک کە باست کرد لەو ڕاپرسێک کە باست کرد ئاماژەی زۆر گرنگ و مەترسیداری تێدایە تەسەوور دەکەی لە هەموو ئەو شتانەی کە هەیە سەتا چلویەکی گەنجان کە بەشداریان لەو ڕاپرسێک کردەوە لە تەمەنی لە بۆ 30 ساڵ ئەوانە تا ئێستاکە نازانن ئەپلیکیشنەکانی سوۆشیال میدیا بەکاربێن مۆبایلەکان ئەزان زۆر بە باشی بەکاربێن بەڵام نازان لاپتۆپ یاخود کۆمپیوتەر بەکاربێن ئەمەیان ئاماژەی مەترسیدارە چونکە بهێنە پێش چاوی خۆت ئەوەندە گەنجە کە نەتوانێت کۆمپیوتەر بەکاربێنێتن واتە مەحرومە بێتن لە سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم بەشێکی تری ئەو ڕاپرسی ئاماژە بەوە دەکاتن کە ڕێژەی کاتی فەراغ واتە ئەو کەسەی گەنج کە کاتی هەیە و کاتەکەی وەکو پێویست بەکار ناهێنێتن 14 5 تا 6 ساعت کاتی هەیە ڕۆژانە 13 ساعت زیاتر کاتی فەراغی هەیە بۆ ئەوی کە ناتوانێت بەکاری بێنێتن ئەمە بەڕاستی ئەگەر بێ و بیری لێ بکەیتەوە کارەساتێکی مەترسیدارە ئاماژەیەش مەترسیدارە لە کاتێکە 5 تا 6 ساعت کات هەبێتن بۆ هەر کەسێک و نەتوانرێت سوودی لێوە ببژێ ئەمە کێشەکە لێرە دیارە ئاستەنگەکە دیارە کە وەکو پێویست سنتەری پێویست شوێنی پێویست نییە بۆ
گەشە پێدانی تواناکانی گەنجان بۆ استثمارکردن بۆ وەبەرهێنان لە تواناکانی گەنجان بۆ ئەوەی ئەو توانانەی کە هیانە بخرێنە سەر ئاراستی ڕێزکەیەکی تەواو و تەندروست بۆ سوودی دێوەربژێت لە مستەقبل. ڕاستە خۆت ئاماژت بەوەت کرد کە نەتەوە یەکگرتووەکان بۆ شعاری ئەم ساڵی کە ئاماژەی هەیە بۆ تۆنەتی وەبەرهێنان لە تواناکانی گەنجان واتە و ئەگەر ڕێک دقیقش بین لە مەسەلەکە لە شعارەکەی ئەم ساڵ واتە youth engagement and global work واتە بەشداری گەنجان لەسەر و کارکردن لە ئاستی جیهانی. بەڕێز ئەمێ ئاماژە بە وتەیەکی بەڕێز ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان بکەم کە لە کۆنفرانسێک ڕۆژی 27 نیسانی ساڵی 2020 ئەم ساڵ لە ڕێگەی ڤیدیۆ لە راپۆرتێکە پێشکەشی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانی کردووە شتێکی زۆر جوانی گوتووە ئەڵێ جیهان بەرگەی ئەوە ناگرێتن کە نەوەیەک لە گەنجان لە دەست بداتن بەهۆی کە ژیانیان تێکچوو بەهۆی کۆرۆناوە و دەنگیان کپ کراوە بەهۆی کەمی بەشداریکردن. ئێمە ئەبێشتی زیاتر بکەین بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ئەو پەتایە بکەین و پلانێکی بژانەوەشمان هەبێتن بۆ داهاتوێکی گەشتر و ئاشتەوایەتیدا بەرقرار بێتن و دادپەروەری شتابێ بۆ هەمولایەک واتە بانکهێشتێکە بانگەوازێکە لە ئاستی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەنجومەنی ئاسایش کە دەنگ لە ئاستی جیهانە گەنج دەنگی کراوە و وەکو پێویست توانەکانی گەنجان استثمار و بەرهێنانی تیان نەکراوە. دیارە هەر لەو کۆنفرانسەیە پلانێکی کاری چوار خاڵی ڕوبەڕووی جیهان کردوێتەوە ڕوبەڕووی وڵاتەکان و ڕوبەڕووی حکوومەتەکان کردوێتەوە کە دەڵێ هەوڵی زیاتر بدرێتن ئەمە خاڵی یەکەمە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە. دووەمیان وەبەرهێنان لە توانەکانی گەنجان لە ڕێگای ڕێکخراوەکانیان کە ئێستا کە برادران لای خۆتان ئاماژیان پێکرد و دەست پێشخەریەکانیان بەڵێ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان زۆرە بەڵام بەشێکی زۆر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش دەست و پێیان بەسراوە بە حکمی ئەوەی کە وەکو پێویست سەرچاوی دارایان لەبەردەست نییە بۆ ئەنجامدانی سالاشەکانیان و لەلایەن حکوومەتیشەوە ئەو منحەیە کە پێشووتر هەبوو ئێستا کە بڕاوە بەداخەوە ناتوان چالاشەکانیان وەکو پێویست ئەنجام بدەن. خاڵی سێمیان پاراستنی مافەکانی مرۆڤ و پاراستنی ئەو مەساحەیەواتە ئەو پانتایە کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و گەنجان تایە چالاک بوون لە بەشداریکردن و خاڵی پێنجەمیشان ئەڵێ ئەبێ بە شێوەیەک لە پەتای کۆرۆنا لە ئەزمەی کۆرۆنا دەرچین و وەبەرهێنانی زۆر زیاترمان هەبێتن لە توانەکانی گەنجان بۆ جێبەجێکردنی ئەمانجەکانی پەرەپێدانی بەردەوام ئەوەی کە حەفدە ئامانجەکان تا 2030 جێبەجێ بکرێت. ئەمانە هەمووی پلانی کاری نەتەوە یەکگرتووەکان بووە. کاک زیتۆ ببوور ئەوەی کە باست کرد هەمووی ئەمانە ینی بە قسەن ئەی کردارەکە چییە؟ ینی ئێوە تەنها ئەوەیە کە تەوسیە بۆ حکوومەتەکان دەکەن ئەم بابەتانە جێبەجێ بکەن یا خۆشتان بە کردداری دەتوانن هاوکاری گەنجەکان بکەن؟ بەکردداری حەزم دەکرد نوێنەر UNFPA لێرە بە کە خۆیان خاوەنی راپۆرتەکە بوون بەکردداری تۆ دەتوانی هاوکاری حکوومەتەکان دەکەی بۆ داڕشتنی پلان نەتەوە یەکگرتووەکان نایەتن تاکتاکە دەستی گەنجەکان بگرێتن بەڵام لە ڕێگەی حکوومەتەکانەوە لە ڕێگەی داڕشتنی پلانی تۆکمەوە پلانی درێژخایەن پلانی دوورمەودا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکان لە جیهان ئاستی جیهان دەکرێتن بۆ داڕشتنی ئەو چارەسەرانەی کە دەتوانرێ پەرە بەتوانەکانی گەنجان بدرێتن کاتێک کە دێ راپۆرتێکی لەم شێوەیە بەرهەم دەهێنرێتن لە ڕێگەی UNFPA و یونیسف و نەتەوە یەکگرتووەکانەوە ئەمە دیاریکردنی خاڵەکانەوە داوا لە حکوومەتەکانی ژەکرێتن بۆ ئەوەی لە پلانی درێژخایانی 5 ساڵیان 10 ساڵیان بتوان نزاڵ بن بەسەر ئەو کێشانە دیاریکردنی کێشەکان ئەمە هەنگاوی یەکەمە لە هەر هاوکاریش تەکنیکی کە نەتەوە یەکگرتووەکان کاری لەسەر دەکاتن. اینجا دواتر دێتەوە لەسەر ئاستی بەڵێن موسساتەکان دامەزراوەکان چۆن لەگەلایەنە پەیوەندیدارەکان ئەگەر پەرلەمانە چۆن یاساکان هەموارەکرێتەوە ئەگەر حکوومەتە چۆن
چاوخشاندن بە سیاسات و بە پلانەکانی جێبەجێکردن دەکرێتەوە بەو ئاستانە نەتەوە یەکگرتووەکان ئەتوانی هاوکاری وەزارەت پەیوەندیدارەکان لە وەزارەتی گەنجان و لاوان بکاتن. دەگەڕێمەوە بۆ لات بە تایبەتی پرسیار لەسەرەوە کەمکایە حکوومەت یاریمی کوردستان حکوومەتی عێراقی کاریان لەسەر و داتانەی ئەوە کردووە بۆ کەمکردنەوەی ئەو بابەتانە گفتوگویەک لەگەڵ ئەم دوو گەنجەکەین لێرە دواتر دێمەوە بۆ لات. کاکێ من یەکێک لە بابەتەکان کە خۆشت باست کرد بابەتی فەندە، ینی تەنها فەند لە حکوومەت یاریمی کوردستان نیە، زۆر جار ڕێکخراوە جیهانیەکان زۆر شوێنی دیکە هەیە کە فەند ڕێکخراوەکانی ناو هەرێمی کوردستان دەکەن. ئێوە ئێستا فەندتان ماوە لە ڕێکخراوە جیهانیەکان؟ بەڵێ نەتەوەی گرتووەکان خۆش. بەڵێ طبعا سەبارەت بە فەندکردن بەداخەوە منەوێ ینی ئاماژە بۆ بکە زۆربەی ئەو فەندانی کە لەلایەن ڕێکخراوەنی و دەوڵەتەکانەوە ئاراستەی با بڵین فەندی ڕێکخراوە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان یاخود عێراق کرێت بەداخەوە جۆرێک لە قۆڕەکردنی تیا هەیە. ڕێکخراو هەیە لە کوردستانە کە چەند ساڵێکی زۆرە فەند کراوە. قسەکە لەسەر ئەوەیە زۆر جار ئەم فەندکردنە لەگەڵ ینی ڕێزمە بۆتە هۆی بازرگانی کردن. کۆمەڵی ڕێکخراوی زۆر چالاک و زۆر باش هەیە بێ سەرچاوی دارایین، بەڵام کۆمەڵی ڕێکخراو هەیە کە ئەو فەندکردانە لایەن قۆڕە کراوە. ئەمە پێویستە کە ڕێکخراوی بۆ نەتەوەیەکگرتووەکانیش ڕاستە لە ڕاستیدا بەش ینی ساوی و نووسێف و ئەمانە هەمووی بەشێک ئەگەڕێنەوە بۆ نەتەوەیەکگرتووەکان. بۆیە من لێرەوە داوام وایە کە لە بەڕێز کاک زیتۆ کە ڕەنگە دەنگی بەڕێزیان باشتر بگات کە پێداچوونەوەی بکەن بە فەندکردنی ڕێکخراوەکانی هەرێمی کوردستاندا. یعنی با تەجروبە لەسەرەوەکەن ڕەنگە ڕێکخراوێک کە بێت تا ئێستا فەند دەکراوێ، بەڵام لە ڕووی توانایی کارکردنی ڕێکخراوەیە لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە کار ئاسانی کراوە بۆ ئەو ڕێکخراوە کە فەندی ئەوە بکرێت فەندی ڕێکخراوێکی بەڵێ شتەکان ئەتوانم بڵێم تێکەڵ کێش کراوە لەلایەن کەسایەتەکان و لەلایەن کەسانی بابەتی تەوەرەکە ون نەکەین، یعنی لەوانەیە ئەوە فەندێکی ئێوە بابەتەکەتان ئێوە پرۆژەکەتان بۆ بێ دامی گەنجێک بکەن گەنجێکی لێ هاتوو بێ بەهرەدار بێ، بەڵام سەرچاوی داراییتان نەبووە. حکوومەت هێرمی کوردستان ێستا لە قەیرانایە و ناتوانێت لەوانێ فەندی ڕێکخراوەکان بکە و موچەی بۆ دابین ناکرێت. پەنابەیتە بەر ڕێکخراوە جیهانیەکان ڕێکخراوە جیهانیەکانیش بەو شێوەیە حکوومەت کار ئاسانی کردووە ڕێکخراوێک فەندی بکرێت بەڵام ڕێکخراوێکی دیکە نەکرێت. بە دڵنیایەوە لەسەر ئاستی دنیاشدا لەسەر ئاستی وڵاتانی جیهانیشدا ئەم جۆرە نەعەدالەتیە لە فەندکردن هەیە. ئەمە بۆ خۆی کێشەیە ئەکرێت ئەو بەڕێزان لە ڕێکخراوەکانی نەتەوەیەکگرتووەکان ئەمان بێن ئیش لەسەر ئەو راپۆرت و دەیتانە بکەن کە تێبگەم بزان کام ڕێکخراو باشترین ئەکتین ئەکات ڕۆڵی خۆی ئەژێڕێت و کام ڕێکخراو ڕۆڵێکی با بڵین قۆڕخکاری گۆرجی وەرگرتووە لە وەرگرتنی فەندەکانە بێن پێداچوونەوەی بکەن لەبەر ئەوەی کە تۆ ئەگەر لەم هاتی پێداچوونەوەیەکت کرد لە فەندکردنی ڕێکخراوەکانە جموجۆڵێکی تر دروست ئەەکەیتەوە تی ئەگەی توانای کۆمەڵی کەسی تری شاراوە هەیە ئەم توانانی تر بەگەڕ ئەخەیت. بۆیە لە ئێستاشدا ینی حکوومەتی هەرێم پێویستە ینی بڵین پێداچوونەوەی کە بە ژماری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیدا ینی سە تۆ بابەتەکە ون نەکەی کاکێ من ببوورە نەچینە سەر بابەتی ڕێکخراوەکان قسە لەسەر گەنجانەکەن و لێ هاتووی ئەگەر دواتر کاتما ئەگەڕێمەوە بۆ لا ببوورە بۆی کاتەکە بتوانم دابشکەم. ئیلهام خان بۆ گەنجی داهێنەری گەورەمان نییە کۆچەربیکار بۆ تا لە ناو کوردستانایە ناناسرێت، بەڵام توایی کە کۆچە کات و ئەچێتە دەرەوە داهێنانی گەورەیە بێ خەڵاتی جیهانی گەورە بەدەستەهێنێ پۆ لە ناو هەرێمی کوردستان ناو کوردستانە نەمانتوانی وام گەنجانە سوود لە تواناکانیان وەربگرن. گرفتەکە لەکوێیە؟ یەکەمیان هەمیشە دوو گەنجمانەیە. ئەو یەکەمین گەنج کە کاتێ ئامانجێکێبەی کا بە ژیانی خۆی هەنگاوی زۆری بۆنێ لە یەکەم هەنگاوە کەوت واز نهێنێ هەنگاوی زۆرەنێت ینی واز لۆ نانەیە کە شکستێنێ بەڵام هەر بەردامن. گەنجێکی ترمانەیە کە یەکەم هەنگاوینا قاچی ترازە واز دەهێنێت ئەڵە تاوا من متمانم بە خۆمنەوە دیارە ئامانجێکی من بۆ ئەم وڵاتە باش نییە، بەڵام ئەبێ ئێمە بزانین کە وازهێنان لە ئاماج نییە بەڵکو بێ پلانەکانمان بگۆڕین. هەمیشە دەبێت پلانمانەوەی بۆی هەنگاوی بەرزتر بنین و بتوانین بە ئامانجەکانمان بگەین. دوێمینیشان کاتە لەم وڵاتەیە ناگین بۆ پلەی کە ئاماجەکمان بەدەست بێنین ئەوەی پشتیوانیمان ناکرێت. یەکەم لە خێزانەوە دوم لە هاوڕێکانمان سێم لە حکوومەتەوە ینی پشتوانێکەوەمان ناکرێت کە بڵین ئامانجەکەی تۆ بەڵێ بۆ وڵاتە باشە بەڵێ تو ئێمە پشگیریتەکەین ناتوانین وڵات پێش بخەین. ینی هەمیشە بەڕێزینەوەی بەڵام گاڵتەشت پێ ئەکەن کاتی ئامانجێک گەشتان هەبووە ئەو داهێنانەی هەبێ ئەم توانای هەبێ و بەهرەی هەبێ پەیوەندیتان بەلایانی پەیوەندیدا لە حکوومەتەوە کرد بێ بۆ نمونە لەگەڵ کاکزی تۆ لە نەتەوەیەکگرتووەکان کرد بێتان لە ڕێکخراوە جیهانیەکان کرد بێتان و ئەوەندە ئەمیان نەکرد بن؟ بەڵێ بێگومان هەبووە هەمیشە هەبوو هەمیشە گەنجی گەورەمان هەبوو، بەڵام
کە هاتۆ بێ ئێمە وتووە کە ئێمە و ئامانجەمانێ ئەو فکرێمانێ بۆ وڵات بەڵام ئێمە هیچمان لە دەست نهاتوە ئەوانیش هاوکاریان نەکردوین ئەویش دیسان بکاوەوە ینی وازی لە ئامانجەکەێنە باش یەک ئاماژە بە یەک شبم ببوورە سەبارەت بە ڕۆڵی کاکزیتۆ لە هەرێمی کوردستاندا بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشی ژێڕاوە لەبەرەوەی کە لە ساڵانی پێشوودا جۆرە لە کۆنفرانس جۆرە لە خولی جیاواز ئەکاتەوە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە خۆی خۆم لە سێ چوار خولا بەشدار بووم و شەهادەی نێودەوڵەتی باش درراوە ئەمانە بۆ خۆی ئەم شەهادانە بۆی تەوەری بەرنامەکەم ون نەکەم ینی بەڵێن بێ بۆ کاتێکی داهاتوو ئەگەر کاکزیتۆش دەرفەتی هەبێت شەڵا لە داهاتووە بەرنامەیەکی دیکەکەین لەسەر کاری ڕێکخراوەکان و هاوکاریکردنیە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان بەس بۆی بابەتەکە ون نەکەین یانی ئێمە لەسەر گەنجانی داهێنەر و لێهاتوو ئێستا بابەتەکە قساکەین کاکزیتۆ ئەو بابەتی ڕووپێوەیە کە کردوتانە لە نەتەوە یەکگرتووەکان تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی کاریان لەسەر کردووەوە پاڵپشتیکردنی ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان بۆ ڕێکخراوەکان و کاکە من گلەی کرد ئەڵێ لە مەسەلەی فەندا جیاوازی دەکرێت لە نێوان ڕێکخراوەکان کاتێکەمانەوە پرۆژەیەکی گەنجی داهێنەر یاخود لێهاتوومانەیە دەیخێنە بەردەستیان. زۆر سپاس دیارە ئەو پرسی جیاوازیکردن شتە من پێم باش نەبوو لێرە لەو تەوەرەیە حالی حاضر باسی بکەم بەڵام کێشەیە کە چەندین جاران وەکو نیگەرانیەک لەلاەن هەندێک لە ڕێکخراوەکانەوە باس کراوە و تەنانەت من خۆم لەسەر ئاستی نەتەوە یەکگرتووەکان لە هەرێمی کوردستان کارم کرد بۆ ڕێخستنی کۆبوونەوەیەکی گەورە لەلایەن ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان هەموو بەرپرسی پرۆگرامەکان و نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ ئەوەی ڕاستەوخۆ ڕوبەڕوو لەگەڵ بەرپرسی پرۆگرامەکانی ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان دابنیشن و ئەو نیگەرانیانەی خۆیان کە هەیە بیخەنە ڕوو بەڵام بەداخەوە بەهۆی پرسی کۆرۆنا و ئەو بابەتانەوە تاخیر بوو دڵنیام لە ئایندێ دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە ئەم شتە ئەکرێتن و ئەو کاتە ڕاستەوخۆ ئەتوانن نیگەرانەکانن بگەێنن بە لایەنە پەیوەندیدارەکان. ئەمە خاڵی دووەمیان ئایا چەند کارکراوە لەسەر ئەو ڕاپرسیە خۆی لە حقیقەتدا نەکرد ئەو ڕاپرسیە چەندین شتی تریش بۆ نمونە ئێمە لە 2011 و 2017 دوو جاران پلانی کاری هەرێمی مافەکانی مرۆڤمان داڕشتووە هاوکاری تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بەڵام بەهۆی هەر بارودۆخۆکەوە بێتن بەهۆی هەر ئاستەنگێکەوە بێتن ئەگەر شەڕی داعش بوو ئەگەر ئەمجاریان مەسلەی کۆرۆنا و مەسلەی ئابووری داڕمانی ئابووری لەسەر ئاسی جیهان بێتن ئەوانە هەمووی ئاستەنگ بوون لە جێبەجێکردنی ئەو پلانانە چونکە هەر پلانێک کە هەبێتن بۆ جێبەجێکردنەکەی پێویستی بە سەرچاوی دارایی دەبێت پێویستی بە سەرچاوی مرۆیی دەبێتن پێویستی بە کۆمەڵێکش دەبێتن بۆ ئەوی بێتە بواری جێبەجێکردنەوە هەندێک شت هەیە لەوانەیە لە ڕێگای هەموارکردنی یاساکانەوە شتێکی وای تێنەچێتن بەڵام ئەوەی تر کە بۆ نمونە تۆ دێی وەبەرهێنان لە توانای گەنجەکەی پێویست بۆ دەبێت کە سنتری بۆ دابێن بکەیت پێویست بۆ دەبێتن کە شوێنی شیا و کەرەستەی شیا و گونجایی بۆ دابینکەی بۆ ئەوەی وەبەرهێنان لە توانەکانی گەنجەکە بکرێتن بۆ ئەوی توانەکانی پەرە پێ بداتن بتوانێت گەنجێکی داهێنەرتر بێتن ئەمانە هەر هەمووی هۆکار بوونە بۆ ئەوەی کە حکوومەتەکان نەتوانن وەکو پێویست سوود لە توانەکانی گەنجان وەربگرن ئێمە ڕاستە دەڵێن بەشداریکردنی گەنجان فراهەمکردنی پانتایەکی زیاتر بۆ بەشداریکردنی گەنجان و گوێگرتن لە بیر و بۆچوونەکانیان لە دەستپێشخەریەکانیان و وەبەرهێنانکردن لە توانەکانیان بەڵام تا چەند ئەوە کراوە ڕەنگە لەسەر ئاستی هەندێک بەشداریکردن لە هەڵبژاردن بۆ کردنەوەی تەمەنیان بۆ ئەوەی گەنجی تەمەن بچووکتر بگاتە پەرلەمان ئەمەیان دەنگێکە ئەمەیان پرسێکی هەنگاوێکی ئیزابی بوورە لەبەرەوەی کاتم هێزە نەماوە بۆ ئەوەی دواوتت لێ وەربگرم وەکو قسەی خۆت وە ئێوە چۆن ئەتوانن ئەگەر گەنجێک ئێستا بۆ نمونە توانایەکی جیاوازی هەبێت لێهاتوویەکی هەبێت بەهرەدار بێت چۆن پەیوەندیتان پێوە بکات بۆ ئەوەی کە بتوانن ئەکاوکاری ئەم گەنجە بن گەنجەکانی هەرێمی کوردستانمان داهێنانەکانیان بکەن بە داهێنانی جیهانی زۆر بە کورتی سوپاس دەکەم. زۆر سوپاس
نەتەوە یەکگرتووەکان تەعامل واتە مامەڵە لەگەڵ تاک ناکاتن وەکو کەس دەتوانرێت لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە ڕێکخراوەکان خۆیان چالاک بن و پەیوەندی بکەن بەو ئاژانسانەی نەتەوە یەکگرتووەکان کە پەیوەندیدارن بە بابەتەکانی ئەوان و فەندیان هەیە ئەتوانن تەمویلی هەندێک جۆرێک لە پرۆژە بکەن ئەتوانن وەکو گروپ لە ڕێگەی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیەوە ئەو شتە بکرێتن وەکو تاک ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان مامەڵە لەگەڵ تاکە کەس ناکە حتا ئەگەر زۆر بەهرەداریش بێتن بەڵام هانی ئەوەیان ئەدەن کە لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوانی چالاکەکانەوە بێن پرۆژەکانی خۆیان پێشکەش بەو ئاژانسانە بکەن کە پەیوەندیدارن بە بواری تایبەتمەندی ئەوان. سپاس کاکێ من ئەوە کاکزی تۆ ئەڵێ گەنجەکان دەتوانن ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو بابەتە بکەن ئێوە بۆ تایسە نەبوونەتە ئەو پردا کە هاوکاری گەنجە لێ هاتوو بەهرەمەندەکان بن تواناکانیان بگەێنە ئاژانسە جیاوازەکانی ڕێکخراوە نەتەوە یەکگرتووەکان. بەڵێ طبعاً منە و شیعارەم خوێندوێتەوە نەتەوە یەکگرتووەکان کە ئاماژە بە سێ خاڵەکە لەبەری کە لەوە ئاماژی پێم سێ خاڵەکەی شوێ کە بەشداریکردنی گەنجە لە سەرزی تو ئاماژی پێیا ببوورە بۆ سەرەوەی کابەوەسەر ئەم شتە تۆ لێرە کۆمەڵگەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستان بوونی هەیە و ژمارەیەکی زۆریشان چالاکن بەڵام سپۆنسەر سەرچاوی داراییان نییە و بە تایبەتیش مەسەلەی فەندکردنەکان من پێشتر ئاماژم پێ کە قۆڕخ کراوە باشە بۆیە ئێوە خۆتان ینی گەنجی لێ هاتوو بەهرەمەند هەبوو بڵێن ئەمە تواناکەیتی و بارەکەیەتی چوو بن بۆ ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان یا ڕێکخراوەکانی دیکە حکوومەت باسی نەکەین تا ڕادەیەک بۆ وتمان قەیرانی دارایی و گرفتی هەیە هاوکارتان نەبوو بن؟ بەڵێ ئێمە هەر سەردانی بەشە لە سەفارەتی وڵاتانی تریشمان کردو لە نزیکیشەوە پێشمان وتون ئێمە گەنجین ئەمە توانامانە ئەمە قودرەتمانە ئەمە داهێنانی ئەم گەنجانەیە بەڵام بەڕاستی تەنها سەردانکردنەکە بوو دوای ئەوە هیچ دەرەنجامێکی نەبووە. بۆ چی بکەین بۆی دەرەنجامی هەبێ ئیلهام خان لەم بابەتانە؟ یعنی واز نهێنین ئەگەر جارێ چون وەڵامیان نایەنەوە بە ئەمێتر بێئومێد نەبین پێویستە لە ڕێکخراوەکەی خۆتان چەند جارێک کردومانە بەڵێ بەرنامەی داهاتووتان چێ پاڵپشتیکردنی بەرنامەی داهاتمان ئەوەیە کە زیاتر لەگەڵیان نابین بتوانین گەنجەکان باشتر کۆ بکەینەوە وایان لێ بکەین وریان نەڕوخێت و بگەین بە دەسەڵاتداران. کاکێ من زۆر بە کورتی ئێستا گەنجمانەی حالیەن پرۆژەی لێ هاتوو بارەداری هەبێت و پاڵپشتی نەبێ؟ بەڵێ بەدڵنیاییەوە من هەلو فتری پێشوا لە سۆشیال میدیا و گەنجێک بینی لە سێ سایق کە جیازێکی دروستکردنی تاقیمکردنی هاوڵاتی دروست کرده بوو ئەوە بوو بە لایەنی پەیوەندیدارم وت کە ئەم گەنجە ئەم توانایی کە هەیەی ئیشی لەسەکرێ و گەنجی تر هەبوو کە فڕۆکەی دروست کردووە دواتر فڕۆکەکەی خۆی سووتاندووە بۆیە خەڵکی گەنجی زۆر باشە گەنجی داهێنەرمانێ دەری جەنابەت فەرمووت بیرکار یعنی ئەمە یەکێکە لەو کەسانی کە نمونەی زۆر باشە ینی ئێمەش گەنجی زۆر باشمانە بەڵام بەڵێ هیچ ئاوڕێشی لێ نادرێتەوە. وادام تەسیقەکەتان زیاتر بێ لە کاکزیتۆ و ئاژانسەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆی بابەتەکە زیاتر فراوان بێ بۆ پێیکە نەتەوە یەکگرتووەکان خۆیان ئەمە دروشمیان هەڵگرتووە. زۆر سپاس بۆ یەکە لە بەڕێزان زیتۆ سیانی بەرپرسی مافی مرۆڤ لە ڕێکخراوی ئۆنامی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆکەمان لەولێ لەگەڵمان بوو و لێرە شەریەکە لە بەڕێزان كاكە من غازی سەرۆکی ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکرات و ئیلهام نورەدین ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوەکە سوپاسدانەکەم و بەشداریکردیان لەم بەرنامە سپاس بۆی کە تاکوێسە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم وەرگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن و خواتان لەگەڵ و تەندروست بن.